دیارە ئێوە خۆتان نەزانن بارودۆخی سنوورەکە بەعام بارودۆخێکی خراپە بەتایبەت شەڕی داعش کە پێدا دەوری سەرەکی بینی لە سووریا بۆ تێشکانی داعش و هاوکارێکی باشی هێزە نێودەوڵەتیەکان بوو بۆ تێشکانی داعش پێویستە لەسەر هێزە نێودەوڵەتەکان بەتایبەت ئەمریکا هاوکارێکی تەواوی هەم هاوڵاتیانی ئەو سنوورە و هەم پێدە بکە بۆ ئەم بارودۆخە بە قارێکان نشتێتەوە وەسعی سیاسی و وەسعی ئابووری و وەسعی مرۆیی ئەو سنوورە بەڕاستی تێک بچێ ئێمە پێمان وایە ئەبێ تورکیاش بگەڕێتەوە بۆ لوغەی گفتوگۆ چکە هیچ چارەسەری کێشەیەک بەڕاستی بە شەڕ چارەسەری ناکە ئەوەی کە چارەسەری بنەڕەتی ئەم بارودۆخەکە ئێمە پێمان وایە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوی کە لە ڕێگای گفتوگۆکانیانەوە چ گفتوگۆیەکیان دەست پێکرد لەگەڵ ئەمریکایە بۆ ئەوی کە ناوچێکی ئارام دروستکەن ئەو ناوچە ئارامە بە پێی مەساڵحی هەردوو لا کە بتوانن هەم ئەمریکا و هەم پێدا التزامی تەواویان بەڕاستی بەو اتفاقەوە کردووە بەڵام وا دیارە تورکیا بەمەش ڕازی نییە ئێستا هەنگاوەکان بەرەوە چێ هەنگاوێکی خراپ بێ و ئەو سنوورە تووشی کێشێکی گەورە بێت ئێمە پێمان وایە ئەگەر بێت و چارەسەری کێشەکان هەموو دەوڵەتێک و هەموو حزبێک کە پەنابەرێ لە نەتیجە ئاخر بۆ هێز من پێم وایە وەزعەکان بەرەو بارودۆخێکی خراپتر و ئەقارێکی خراپترە بێ چارەسەری کێشەکان ئەوەیە کە ئەو میلەتانی کە لەو سنوورە ئەژێن دیارە ئێوە خۆتان نەزانن لە ڕێگای پێدەوە کامل دیموکراتێت و حەقی خۆشیان بەڕاستی وەرگرتووە ئەبینن ئێستا لە ژێر سایی پێدەوە ئەو نەتەوانەی کەشکە لە ژێر ئاڵای پێدەیە ئەژێن یا لەو سنوورە ئەژێن کامل سەلاحیەت و کامل دەسەڵاتیان ئێوە شەریکن لەو دەسەڵاتی کە ئێستا لەوێ بەڕێوە ئەبردرێ ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین ئەوەی کە لە ڕۆژاوی کوردستان ئەو زەرە ئێستا بەڕاستی دۆخێکی مەترسیدارە ئەمەش ئەومان ینی پێ ئەڵێتەوە دووبارە کە ئەمریکا هیچ کاتێ دۆستێکی متمانە پێکراو نییە کە کورد هەموو جارە پشتی پێ ئەبەسێ بەڵکو هەموو جار لە گفتوگۆ و لێ لە دوانەکانیاندا ئەوان وەک بە کرێگیراوێک سەیری کورد دەکەن بۆیە کە ئەڵێن شەڕکەرێکی باشن تەنها بۆ کاتی شەڕکەر و هێرشکردنەوەی کە ئیشیان پێیانی ئەجینا وەکو ماف دێتە سەر مافی کورد ئەوان هیچ کاتێ لەگەڵ مافی کووردا نەبوونە بۆیە زۆر گرنگە کورد لەمە تێبگا جارێکی تر هەموو هیواوی خۆی لەسەر بەڵێنی ئەمریکیەکان و هیچ کەسێکی تر هەڵ نەچنێ گرنگەوەی ئێمە خۆمان کوورک و کورد بزانین کە لە هیچ پارچێکی کوردستانە هیچ پشتیوانێکمان نییە بەڵکو ئەوەی پشتیوانمانە ئەبێ یەکڕیزی خۆمان بێ لە ناو خۆماندا بۆ ئەوی نەهێڵین لەوە زیاتر کورد بەرەو پەرتەوازایی بچێ چونکە وەکو ئەزانین هەر چوار پارچەی کوردستان کەوتوتە نێو چوار دەوڵەتی ئیقلیمیەوە کە هیچ کامیان دۆستی کورد نین بەڵکو هەوڵی جدیش ئەدەن بۆ ئەوەی کورد نەگاتە پلەی خۆی نەگاتە مافی خۆی کە ئەویش بە دروستکردنی دەوڵەتێکی کوردیە بەڵام گرنگەوە ئێمە هەست بەوە بکەین ئەو مەترسیە لەلایەکی ترشەوە ئەرچی هەمومان ئەوەیە کە بەڕاستی دڵگران بین نیگەران بین بەوەی کە هێرشێک ئەکرێتە سەر ئێمە هەموو جارە وتومانە لەگەڵ ستەم لێکراوە ئەبین ئەگەر بێ باوەڕیش بێ لەگەڵ ستەم لێکراوەین هەموو کاتێک چونکم ئەوە هیچ ئیسەمەڵهێنەوەی کە لە باش لە کوردستان نەگوزەرێ هاوزمانی خۆمە ئەزانم چیەکە چی ناکە بەڵام هەموو کات باوابین لە پشتی ستەم لێکراو بگەین بەرامبەر هەموو ستەم کارێک بۆ ئێمە ئەمە مەبدەئمان بێ لەبەر ئێمە بۆ خۆمان وە کورد ستەم لێکراوین بەڵام کورد ئەبێ ئەمەی لەبیر نەچێ هیچ کاتێ نەبێتە مەقاش و داردەستی هیچ کەس و گروپی لایەنێکی تر شەڕ بۆ بە وەکالەت بۆ هیچ کەسێکی تر نەکا بەداخەو ئەمە لە مێژوودا زۆر جار ڕوویدا و کورد شەڕی بە وەکالەتی بۆ خەڵکی تر کردووە ئەو هەڵکردنی گوڵۆپی سەوز بۆ تورکیا بۆ ناوچەی ئامین بە ناوی ناوچەی ئەمین لە ڕۆژئاوا ئەمە ئەتوانین بڵین خەتەرێکی گەورەیە بۆ سەر قەزەی کوردی لەم کاتەیە لەبەرەوەی ئێمە زانین تورکیا هەموو کات خەونی بە فراوانکردنی دەوڵەتی عوسمانی و سەپاندنی هێز بەسەر ناوچەکانی ترا کردووە و ئامادەشە لە پێناو فراوانکردنی دەسەڵاتی خۆی هەموو تەنەزولێک بۆ ئەمریکا و بە ڕۆژئاوا بکات بۆ ئەو حاڵەتە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ینی ئەوە ئەتوانین بڵین لە ڕوویداگیرکردنی سەربازی و ڕەنگە کۆمەڵێکشکە بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشیە ئێستا لە کاتێکی وایە لۆبێژی نێودەوڵەتی زۆریش هاتووتە سەرخەت لە فەڕەنسا لە رووسیا لە مەسر لە کوێت لە بڵێ ئەم وڵاتە عەرەبیەکانیش بەشێک لە شێوەکان دژی ئەم شێوازە داگیرکردن و بە داگیرکردن ناویان هێناوە کە ئەمەش خۆی واکات من پێم وایە ڕەتفعلێکی نێودەوڵەتی دروست دەکات بەڵام ئەوەی کە ئێستا زەرورە لەسەر بڵێ
کورد وەکو هەچەند وەکو دەوڵەت نییە بەڵام وەکو قەوارەیە کە جێپێی هەم لە ئابووری هەم لە سیاسەتی ناوچەکەش جێپێی دیارە و ئەتوانێت کاریگەری لەسەر بەشێک لە ئەو سیاسیانی کە لە ڕێی هەم لە ڕێی علاقات و هەم لە ڕێی بازرگانی و ئابووری چونکە لە ئێستا ئەو شەڕی کە هەیە بەشێکی زۆری پەیوەندی بە اقتصاد و بە ئابووریەوە هەیە ئەتوانێت کاریگەری لەسەر ئەو وڵاتانت کرد بە شێوەیەک لە شێوەکان وەک پاراستنی مافی مرۆڤ بێت وەک پاراستنی مافی نەتەوەیەک بێت کە ئەمە ئێستا دیارە بە ئاشکرا ئەتوانین ئێمە برین ناوی بنین داگیرکردنی خاکی کوردستان و دووبارە دابەشکردنەوەی کوردستان بەسەر ئەو داگیرکەرانی ترێکە هەیە کە ئێستا خۆمان ئەیبینین لە ساحەکەیە تورکیا بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین برین زاڵە بەسەر هەیمەنەی سووریا و ئەتوانین برین بەشێکیش بەهۆی ململانی ئێرانەوە کاریگەری ئەویشی هەیە بەسەر